ناوم شوانزگارە تەمەنم 9 ساڵە من 2 ساڵە سەرقاڵی میوزیکم 2 ساڵ لەمەوە پێش خەریکی پیانۆ بە پیانۆ دەستم پێ کرد پاش چەند مانگێک کەمان دەست پێ کرد یعنی 1 ساڵ و 6 مانگ ئامێرم دەست پێ کردووە. زۆر خۆش بوو ئەو هەموو جمهورم بینی دەستخۆشیان لێ کرده بووم یەکەم خانمی عێراقیش شانازخان گوڵەکەی یامێ و منیش زۆر سپاسم کرد. زۆر ئەمەوێ ببم بە میوزیشیانێکی بەناوبانگ و لێهاتوو لە جیهانا دەنگ بەمەوە. لە مەکتەب من لە پۆلی 4م دەرچووم بۆ پۆلی 4 لە کاتی مەکتەبە زۆر کەم لەبەر ئەوەی لەبەر خەتای سەعیە زۆرەکانمان کە ئەیکەین بۆ بەرەو پێشچوون لە زانست و لە دەرسەکانی ترە. لە تاو خەڵکەکانە کە چەپڵم بۆ لێ نەڕەڵن کاکەشوان ئاو بۆ کردن. بەڵێ لەبەر ئەوەی خەڵکی حەزی کرد میوزیکەکە گوێ لێکرێتەوە یعنی وەکو میوزیشیانێ سۆلۆکە گوێ دەکرێتەوە. دڵێژی بڕۆم دڵێژی بێژێ ناڕۆم لەم دوو دڵیادا هاوار خوایە کوانێ ڕێگایە. بەڕاستی شوانە کەسایەتیەکی زۆر تایبەتە لە هەموو ڕوویەکەوە. یعنی من خۆم جاری وا هەیە کە دەرک بە تواناکان یەکەم تووشی شۆک ئەبم ینی ماشەڵڵای لێبێ بۆ یەکەم جار کە دەرکم پێکرد گوێی ئەبسولوتە. ئەوە بوو شوانە ڕۆژێک لەگەڵ خۆم بردم بۆ ئۆرکسترای سلێمانی لەوێ پارچەی مۆسیقای ئۆسکار ڕێدینی عازف کرد. ئیتر بەڕاستی سەرسامی ئەندامەکانی ئۆرکسترا هەمویان زیاد لە پێویست بوو. تر لەو کاتە با بڵێین کاک نیازنووری وتی بەڕاستی پێویستە کاگاکۆ ئیشێکی بۆ بکەی لەگەڵ ئۆرکستراکەی خۆمانە. لا دو دەس فا لا بیمۆڵ یاخود سۆل دەس.